مناڵتان بۆ نەبووە هەفتەیەک مناڵ چۆنە بێ بۆ خاتری خوا ئاخری دوای دوو سێ مانگ پێی تەلاقدا بۆ مناڵتان نەبووە هەفتەیەک مناڵ نەبێ بە هەفتەیە شتی وا بووە بە قسەی ئەو دایک و باوکانە مەکەن کە ژنەکەت باشە و ڕێک و پێکە بە قسەی هیچ کەسێک مەگە تەلاقی دەی بەڵام ئەگەر خراپ بۆ شتێکی ترە نەگونجای لەگەڵیدا من باسی کەسێک دەکەم کە عەیبیتیانێ و ڕێک و پێکە بەڵێ خەس و گیان دایکی بەڕێز بۆچی ڕۆژانە بە کوڕەکەت ئەڵەی ئەگەر پیاوی ژنەکە تەلاقدا باسی ژنێ ناکەم کە بە کەڵکی هیچ نایە باسی ژنێ دەکەم بێعەیبە ڕێک و پێکە ڕێزی خەسو ئەگرێ ڕێزی خزم و کەسوکار ئەگرێ ڕێزی میوان ئەگرێ عەیبیتیان نییە بەڵام خەسووی حەزی پێی نییە لەبەرەوە خزمەکەی کوڕەکەی خزمەکەی خۆی نەهێناوە زۆر جار یا لەبەر هەر هۆکارێکی تر بەو خەسوە دەڵێم پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لعنەتی خوا لەو کەسە بێ کە پیاوێک لە ژنەکەی هەڵەگەڕێنێتەوە تۆش کاتێک کە کوڕەکەی خۆت هەڵ ئەگەڕێنیتەوە لە خێزانەکەی بە لعنەتی خوا ئەکەوی بۆیە هەندێک خەسوو هەیە ڕۆژانە نەفرەتی خۆیان بەردەکەوێت ئیش و کاریان ئەوەیە حاشات لێ یەکەم ئەگەر ژنەکە تەلاق نەدەی ژنەکەیشی ئەگەر خراپەوە شتێکی ترە بەڵام بۆ زڵمی لێ بکات ئەگەر خراپ نییە باوەڕم پێ یەکەن ئافرەتێک دەیناسم شووی کرد ڕۆژی حەوتەمی بڵێن ئافرەت بۆ منە جومعە شووەکات جومعە ڕاتە ماڵ باوکی ئەو پێشەوەی هەفتەکە بەسەریا بێ پێشەوەی بڕاتە ماڵ باوکی بۆ جاری یەکەم خەسووی هاتووە ماڵیان بەڵێ دەیناسم هاتووە ماڵیان شەڕێک و ئاژاوەیەکی گەورەی لە ماڵەکە دروست کرد کوڕەکە دەی دایک گیان پێم بڵێ کێشە چییە والله ئافرەتێکی جوان ڕێک و پێک لە هەموو لایەکە ڕێک و پێک کێشەکەی چی بێ باشە دایکی هاوارێکە دەی پڕ بە ماڵەکەی قیژان کوا مناڵتان بۆ نییە مناڵتان بۆ نەبووە هەفتەیەک مناڵ چۆنە بێ بۆ خاتری خوا ئاخری دوای دوو سێ مانگ پێی تەلاقدا بۆ مناڵتان نەبووە هەفتەیەک مناڵ نەبێ بە هەفتەیە شتی وا بووە بە قسەی ئەو دایک و باوکانە مەکەن کە ژنەکەت باشە و ڕێک و پێکە بە قسەی هیچ کەسێک مەگە تەلاقی دەی بەڵام ئەگەر خراپ بۆ شتێکی ترە نەگونجای لەگەڵیدا من باسی کەسێک دەکەم کە عەیبیتیانێ و ڕێک و پێکە بەڵێ بەڵام تۆ بە کرێ نەگیراوی پیاوێکی بێگانە بە کرێ نەگیراوە بێژنی خەڵکی هەڵگەڕێنێتەوە بڵێ من کێشەی بۆ حەلەکەم لە پیاوەکەی هەڵی گەڕێنەوە ئیشی تۆ نییە و ئیشی کەسوکاری ژنەکەیە ئیشی تۆ نییە تۆی خیانەتکار تۆی مەلعون ئیشت ئەوە نییە کە ژنی خەڵکی هەڵگەڕێنیتەوە کەس پرسی بە تۆ نەکردەوە کەس بە تۆی بەکرێ نەگرتووە تۆ قچێ بەسەر کێشەی خەڵکەوە ئەگەر ئەو ژنەش تۆزی عەقڵێ بێ کێشەکان بە کەسوکاری خۆی دەڵێ بەڵام بە تۆی ناڵێ بەڵام دوارە ئەی دیارە ئەویش وەکو تۆ مەلعون خیانەتکارە بۆی ئەو شتە دەکات کەواتە ئاگادار بە دەبینیت خەسوو ئاوا دەکا لەولاوە لەولاوە خزمێکی تری دێ ئەڵێ ئەوە پیاوەکەت بۆ شت بۆ ناکە ئەوە باشە بۆ ئەوت بۆ ناکە یعنی تۆ ئەوە نەقیمەتت نییە لای ئەمت بۆ بکات ئەمت بۆ بکات یەک ڕوومانێ فڕێداتە ماڵەکە و ئەڕوات یعنی تۆ ئەوە نەقیمەتت نییە والله من لە جیاتی تۆ بم حەیای پیاوەکەتە بم والله لە جیاتی تۆ بمە چما باوکم ئەتۆرێم بۆ لە ماڵ باوکتا تێکەی نانی بیخۆی لە کاتێکە پیاوەکەش بەخوا عەیبیتیانێ فەقیرە داماوە بەس کاکە جارە دەستی کورتا مشتێکی پێ ناکرد